لە شاری سلێمانی ئیڤێنتێکی تایبەت بە سەری ساڵ کراوەتەوە کە تایدا گەورەترین ئیڤێنتی تایبەتە بە کریسمس و سەری ساڵ کە لێرەدا بە شێوازێکی سەرنجڕاکێش و تایبەت ئامادەکاری جیاواز کراوە و چەندین براندی نێودەوڵەتی و گرنگ و ناوخۆی لێرەدا بوونیان هەیە و کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر لە خۆ دەگرێت ئەمی کە لە دیمەنەکانە دیبێنم بریتە لە دیمەنی ئەو چۆن فیسیڤالە یاخود ئیڤێنتە کە لێرەدا بەشێکی زۆری هاوڵاتیان بەشداری ئەم ئیڤێنتەیان کردو و تایدا کاریگەریەکی زۆریان هەیە و تایدا ژمارێکی بەرچاو لە براندە ناوخۆیەکان لێرەدا بوونیان هەیە من دەچمە لای کاک سەرخێڵ وەکو سەرپەرشتیاری ئەم بازاری کریسمسە کاک سەرخێڵ سڵاو لێ بێت و ئەم کاتت باش سەرچاوان بەخێر بێن سەرچاوان بەخێر بێن ئەگە بتوانیت باسێکی ئەم ئیڤێنتەمان بۆ بکەیت چۆن بەڕێواچێت و وردەکارێکیمان بۆ باسکی سپاسەکەین سەرەتا بەخێر بێن ئێمە بۆ ماوەی 2 مانگە کار لەم بازاری کریسمسیا دەکەین لە سلێمانی لە ناو ڤۆگاردن ماوەی 2 مانگە بە بەردەوامی بە باران بە کەشی سەرما بە هەموو شێوەیەک خەریکین و چەند زیانێکشمان لێکە و بەهۆی ئەمەی کە ڕوویە بەڵام بەردەوام شکر ئەمڕۆ ئیشەکانمان تەواو کرد و سەعات حەوت کردنەوەی مەراسیمیکردنەوەی بازارەکەمانە ئەم بازارە لە ئەمڕۆ لە بەرواری 12 کاتژمێر حەوت بەردەوامە بێ هەتاکو و 2026 ڕۆژانە ڕۆژانی دواتر لە کاتژمێر 6 کرێتەوە تاکو 12 شەو پامێکت بۆ هاوڵاتیان هەیە بووی کە بتوانم بەشداری بکەن و ئەتەوێت چ پامە لێرۆ بگەێنی پەیامەکەی ئێمە ئەوەیە کە پێویستەکە ئەم جۆرە ئیڤێنتانە ئەم جۆرە بازارە فیسیڤالە هەر شتێک لەمانە کە بکرێت کەشێکی تۆزێک عائیلی دروست کات کە منداڵان عائیلەکان هەمویان بەیەکەوە زۆر تەرکیزمان کردۆ سەروی کە خەڵکی عائیلە بتوانێت بێت خۆشی لەم جۆ ببینێت و بەڕاستیش چەند ساڵێکە بێت لەم جۆرە فیسیڤالانە بەم یا بازارە کریسمسانە بەم شێوە گەورەیە نەکراوە بەم شێوە جوانی کە بەم شێوە سەردەمیانی کە هەیە و پێویستەکات ئەمە هەبێت و ئێمەش هەستمان بۆ کرد کە بێ بیکەین و خەڵک خۆشی لێ ببینێت و بێت تەمەتوع لەو جواب بکات کە جۆبیسی بوومەوەیە کە بەشێکی داهاتی ئەم بازارە بۆ لێ قەوماوانی چەمچەماڵ ئەڕوات ئەمە چۆنە بۆمان باس بکەین بڵێ ئێمە لە چەند ڕۆژی پێشووە وەکو پێشتریش باسم کرد ئێمەش بێبەش نەبووین لەو زیانە و لە گەرمەی ئیشکردن و ئەوەیە زەرەرمان لێکەوە بەڵام کەوی کە جێی داغ بوو بینیمان چەند ناوچەیەک و چەند شارێکی کوردستان زیانی گیانی زیانی مادی بەهۆی ئەم باران و لافا و کەشەی کە ڕوویاوە بۆ ئێمەش هەبوو ئەرکێکی نیشتیمانی و هەستمان کرد کە پێویستە کات ئەم شتە بکەین و بۆ هاونیشتمانیانمان لەگەڵمانان و هەر دایمە لەگەڵیان نبین بەشێکی داهاتی بازارەکەمان و دانانی بۆکسێکی هاوکاری و کۆمەکردن بۆیان بۆ ئەو شوێن و ناوچانەی کە زیانیان لێکەوتووە زانێرەکانت سەرکەوتوو بن و زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز ئەوەی کە لە دیمەنەکانە دەیبینیم بریتی لە ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی ئەم بازارە کە تایبەتە بە بازاری کریسمس هەڵبەت پێشم خۆش ئاماژە بۆ بم کە ئەم بازارە دەبێتە گەورەترین بازاری تایبەت بە کریسمس لە هەرێمی کوردستان بە گشتیگووە لە سلێمانیش بە تایبەتی کە کاریگەریەکی زۆری هەیە لێرەدا ئەبێتە کەشێک بۆ خێزانەکان بۆ گەنجان بۆ چین و توۆشە جیاوازەکان تا بتوانن کاریگەریەکی باشتریان هەبێ بتوانن چێژ لەو ساتە خۆشە ببینن کە لەم بازارەدا دەخولکەن هەڵبەت ماوەی 3 هەفتە دەخایانێن بازارە وەکو ئاماژەم پێدا دەبێتە گەورەترین بازاری تایبەت بە سەری ساڵ لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیشکە لەم دەقەیە بەڕێوە بچێت ژمارێکی بەرچاو لە براندە نێوخۆیەکان لێرەدا بەشداریان کردووە و تایدا ئەوەی کە لە هەمووی گرنگتر و پێویستە ئاماژەی پێ بەمەوەیە کە بەشێکی داهاتی ئەم فیسیڤالە یاخود بڵین ئەم بازارە بۆ لێ قەوماوانی سنووری قەزای چەمچەماڵ تەقانێت